تایبەت و ئەم کاتتان باش لە کۆوارەوە پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەبینین. پاشان بڕگەسەرێکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. لە ژێر دروشمی ژن ژیان دەنووسێتەوە، وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هاوکاری ماڵی کتێب لە هەولێر فێستیڤاڵی شعری ژنانی کوردستانیان ڕێکخست. لە فێستیڤاڵەکەدا کۆمەڵێک ئافرەتی پێشەنگی کورد خەڵاتیان پێشکەش کراو لەلایەن ژنانەوە شعر خوێندرایەوە. هەر بە هەمان ناونیشان و بە هەمان دروشم کتێبی ژن ژیان دەنووسێتەوە بڵاو کرایەوە کە شعری زیاتر لە 80 شاعری ژنی کوردی لەخۆ گرتووە. بەڕاستی و جۆرە چالەکیانە زۆر پێویستە بۆ ئافرەتانی کۆمەلگای کوردی بکرێت، چونکە کۆمەلگای کوردی فعلەن بۆ ژنانی کۆمەلگای کوردی فعلەن ژیان دەنووسێت، یعنی نەک بەس لە شعردا بەڵکو لە واقعیشدا ژنانی کۆمەلگای کوردی ژیان دەنووسێتەوە. ئەگەر تەماشا دەکەی زۆربەی ئەرکە سەختەکانی ژیان ژن هەڵی دەگرێت، بۆیە پێویستە ئەم جۆرە چالاکیانە زوو بکرێ. هەروها ڕەنگە هێشتان مابن، یعنی ئێستا 82 ژنە شاعر لێرە بەشدارن، ڕەنگە هێشتان هەبێت ئەگەر لە چالاکیەکی تردا ئەوانەی تریش کۆ بکرێنەوە، چونکە ژنانی کۆمەلگایمە زۆریان ماندوون، دڵشکاون. لە پشت لێوەپەمەیەکانم ڕوخسارێکی پێکەنیناوی هەیە، خەندەیەکی نامرا. حجارة خجلة لاحتراق لفافة الطبخ لتسول العجوز الرحمة ليواري ولده السرع. گرەی پرسیارەکانیش لە ئەزەلەوە تا عەدەم، لە حەواوە تا دوایین لاپەڕەی شەرەف. من لە شای سلێمانیەوە هاتووم بۆ هەولێر بۆ ئەم کارە جوانە کە ماڵی کتێب هەستاوە بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری لاوان بۆ فستیڤاڵی ژنان و کۆکردنەوەی چەند قەڵەمێکی جوانی ژنان لە کتێبی ژن ژیان دەنووسێتەوە. و هەروەها لە فستیڤاڵەکەشدا تەوەرێکی تری ئەو فستیڤاڵە ڕێزلێنان بوو بۆ ژمارەیەک خانمی قەڵەم جوان و بێر و خانمی کە لە مێژەوە کە ئەمە ئەم ئەرکەیان هەبووە و کە ماندوو لە ناسانە هەتا ئێستا بەردەوامن لە کایەکانی ئەدەب و نووسیندا. ژنانێکی زۆرمان هەیە کە هێشتا خاوەن هێزن، ئیرادەن، خۆشەویستن، بوێرن، هەزناسکن و پێویستە کە وەزارەتی ڕۆشنبیری و لایانی پەیوەندیدار ئاوڕ لەوانە شەمی بداتەوە، ئەو ژنانش فەرامۆژ نەکە و ئەم جۆرە کارانە بەردەوامیان هەبێت و پێویستە ژنانیش خۆیان لە کایەکەدا جێدەستی خۆیان هەبێت و بتوانن بوونی خۆیان بسەلمێنن لە هەموو بوارەکان. لە پێشەنگەیەکی فۆتۆگرافیدا لە شاری سلێمانی فۆتۆکانی پاش جەنگی هاوڕێ خالید لە ژێر دروشمی بە نێو دوو کەڵدا لە پشتی پەردەوە پیشاندرا. فۆتۆکان لە ناوچە جیاوازەکانەوە گیراون و بە شێوەیەکی دۆکیومنتی ڕۆژنامەوانی هاوڕێ ویستویەتی ئازارە شاراوەکانی پاش جەنگ پیشان بدات. بە نێو دوو کەڵدا لە پشتی پەردەوە یەکەمین پێشانگای تایبەتی منە لە کوردستان، ئەزمموی 5 ساڵی کارکردنمە لە جەنگی داعشدا لە عێراق و لە سووریا. وێنەکان من تەواوی وڵاتەکە لە زاخۆ تا بەسڕە، لە شەنگال تا جەلەولا تا نازانم، ینی هەموو شوێنەکان بە کوردستان و بە عێراقەوە ڕووماڵم کردووەوەی کە توانی بێتم. لێرەیە ئەتوانی وێنەکان ببینی لە چەند شار و قەزا و ناحیە و سەر سنوورەکانیش
ڕووماڵ کراوە. چیرۆکی لە سەربازەوە دەست پێ ئەکات لە بەری پێشەوەی جەنگ دەست پێ ئەکات تاکوەگاتە ئاواری و تاکوەگاتە برینداربوونی خەڵک و خەستەخانە و ینی ئەوەی کە پێم کرابێت بە هەموو وردەکاریەکانەوە هەوڵەمەوە پیشانی بم. ئەم وێنانە پێشتر لە کوردستان نەبینراوە بە تەنیا لەو ڕۆژنامە و گۆڤارە ئەمریکی و ئەوروپیەکان بڵاو بووەتەوە بۆیە بە فرسەتم زانی کە پێشانگایکی لەم شێوەیە هەبێت لە کوردستان بە تایبەتی لە فۆتۆگرافەرێکە کە خەڵکی شوێنەکەیە. لە ڕێوڕسمێکدا لە هۆڵی یەکێتی نووسەرانی کورد لە قەیدهۆ کتێبی دەرگەهێ دنیاە کتێبی دەرگەهێ دنیایەی سەبری سلێڤانی بڵاوکرایەوە و لەلایەن نووسەرەوە واژۆی لەسەرکرا. کتێبەکە ڕۆمانێکە لەبارەی کوردێکی ڕەنجدەر و قوربانی دەر کە لەلایەن چواردەورەکەیەوە دەشکێنرێ و پشتگیری ناکرێ. ڕۆمان نووس لێرەدا بە دوای چارەسەری کێشەکە دەگەڕێت. ئەوە پێنجەمی ڕۆمانە کوواستە نەبێسم نۆتهشتێ مەدەست ڕۆمانێکەوی پشتی هنگی ئەس ژیری فکر و فەلسفە ببینە چەکێ پشتاخۆدا ڕۆمانێوا چەند ساڵە بەس دیارە ئیرۆ ڕەوشاک و ئەم تێڕە دەربازە نەکۆمەلەت ئەف پرس و پرسگرێکێتمە ئیدی ئەمیش دل محتاجی زمانی ڕۆمانێنە دا ئەم مخاطبە نەتەوە ملەتێدی بکەن دەبەرێ تایبەت ێگامی سینوەرامانە ئەم ڕۆمانە دەرگەی دنیاژی هەمی پێک بە چیرۆکە مرۆڤێکی کووردە ئەو مرۆڤێک و دایمەن قوربانیان دەدەت بەرجەستەکری دە پێشمەرگەیدا دانە ئەمرێکێدا دزارۆکێکێدا ئەف قوربانیدانێت و بەردەوام ئەمدن پێخەمەت دەستڤینانە ژیانەکە سەرفەراز ژیانەکە بکارامەت و بەردەوامژی ئەم تۆشی وانش کەستنا دەبن لای سەردەست و هەواڵێت نەهاواڵ بە ئەبێت و هێزێن مەزنێت دنیای و دمایکیژی دائیمەن ملەتی کورد بەتەگیسکی خێرێ و دیسا بە چیرۆکێتمە و تراجیدیا مەدەست پێکەن دەمەیەدی نە ئەم وان تشتا بەحث بکەن لێ ئەم لێ چارەسەریا بگەڕن ji ber ku ez tu qenaetê de me pir soperezgirêk me girêdayî zihniyeta me ne girêdayî eqlê me ne îdî de me em jî xwe bi şêwekî ciwantir bi zimanekî serdemane pêşkêşîvan milletên derdorê bikin û netewayan ku em bi wan diyar bikin çawa em milletekî xwedan ked û xebat û qurbanî danin û em hezkirinê bi dest xwe bibînin û aştiyê bi dest xwe bibînin û wekî her milletek dî em jî bigane mafê xwe çare biz. گرنگی و تایبەتمەندیە vê romanê wêyekê de ku her tişt sîstematîk û em bêjin heta nivîskarî desta cemî kar kiriye girov kar kiriye û gel vê çendî jî hewl da mecalatê teknîkî da mecalatê rêkxistinê da mecalatê teknîkî û îstatîka edebî da taybetî meselê nivîsînê da hewl da bercava her tiştî wergiritin. لە شاری هەڵەبجە گروپی سەمای کۆمەڵگەی پەروەردەی کوردستان سەمای پێکەوە ژیانیان نمایش کرد. نمایشەکە لە ڕێگەی ڕووناکیەوە و لەلایەن بەڕێوەبەرایەتی چالاکی قوتابخانەکانەوە ڕێکخرابوو. لە نمایشەکەدا منداڵان و خوێندکارانی بەشدار بوو بە پولەی ڕووناکی ناو تاریکی هۆڵەکە بوون. ئەم سەمایە ناوی سەمای پێکەوە ژیانە و ئەمانەوێت ئەوە بگەێنین بە
کەسی بەرامبەر کە ئێمە ئەمانەوە هەمومان پێکەوە بژین و مانەوە بڵین لە ژیانە کەوتن و هەستانەوە هەیە و لە هەر جوڵەیەکا کە ئەیکەین هەر مەبەستێکی لە پشتەوە بووە. لەم سەمان مەبەستمان لەوەیە کە چەند شەڕ و ململانەیەک دەبێت لە ناو کوردانە و سەرۆکێک دەیەوێت ئەم شەڕ ململانەیە لابات و پێکەوەژیان زۆ شتێکی مهمە لە نێوان هاوڵاتیاندا کە زۆ بە تایبەتی لە نێوان کورداندا و لە دوای هەموو شکستێ سەرکەوتنێکی و لەناو ئەم سەما دەمانەوێت باس لەوە بکەین کە لە هەموو شکستێ سەرکەوتنێک هەیە. سەماکە بە کۆمەڵە تەکنیک و بە کۆمەڵە جلوبەرگێکی تایبەت باز لە پێکەوەژانەکە سەمای پێکەوەژان باز لە دروستبوونی مرۆڤاتیەکات لە کەژیانیش هەبوو ململانی و سراحەیە بەڵام لە کۆتاییە بە کۆمەڵە تەکنیک و بە ئاماژەی جوڵەکان ئاماژەیە بۆی کە ئێمە پێکەوەژین. یادگاریەکانی کوردستان و تێکەڵبوون بە بەلجیکا هەوێنی کارەکانی ڕەحیمۆی شێوەکاری کووردە. لە پێشەنگەیەکدا لە برۆکسل تابلۆ ڕەنگاوڕەنگەکانی نمایش کرد و هاوخەمی خۆی لەگەڵ ئازارەکانی گەلەکەی خۆی دەربڕی. خەلکی ڕۆژاوای کوردستانی سووریەمە 1990 هاتم بەلژیکا من ئەکادیمیا هونەری لە سووری خلاص کرد و أنا نوتو سيادة بلجيكا الباجاري بلجيكا من بروكسل هرتم من هنر كريكاري خوا وهنري باراستي وخوتي دوستان دي ڕەحیمۆ خەڵکی عامودای ڕۆژاوای کوردستانە و لە بەلجیکا دەژی هەر بۆیە بەسەرهاتەکانی ژیانی لە تابلۆکانیدا ڕەنگی داوەتەوە. من عمودا خوال بروكسل شكريه تكليه خوا دوستانيه خوا الباجاري خوا الكومينا غوغاستيته بويه باجاري مني ددوا عمودا ددوا ودمي غوغ سبيشنغا هاشيتكم تشتكي على قدر خوا باجاري شو تشكبونا غو از لوي باجاري غو تشيبو من تشيش ورغرتنا هنري و آفراندنا هنري وزانبونا هنري وخدي كرنا سر هنري لفيدجي عيني از حرتم حمود شتی خو بورو گریدم چوشکانیا خورد مزنیا خوردینه ناوی بشنگا همین روجلاته رنگین تابلوه من رنگین او خورتین تن قد خکرم بداری کندری ده بهتری بهتر ناوین بشنگاها من او کردین گوگل سرداری کندری برمشنقی وقتا گوگزاروکا خود بین لید نرود کنه افکن يعني او حرس درسمين جوي شغي حطاني انا او كان ياد بشنگاها مد خويايه حر بشنگاه شيد بن فستيفالي گوگ شيد بن بان مدكن او زانز هنرمندي يعني ريزا حر بشي حرتم دمه ليد ريكلام او التلفزيون والفيزيون هذا التجاري از حزناكم جو دركبه شبوسا قالك تشتي نديتنا اللي قالك دعوا المهات كرن انه دفابه اف بشنگاه جو تشيدك يا اف دبليو جو تشيدك دفابه جوجه ام ببينن I'm very glad that today we have Kurdish artists with a famous من زۆر خۆشحاڵم هونەرمەندێکی کورد لێرەیە بە کۆمەڵێک لە تابلۆ بەناوبانگەکانی ئەم پێشەنگایە دەتوانێت هۆکارێک بێت بۆ نیشاندان و ناساندنی دوو کولتوری جیاواز لە نێوان ڕۆژاوای کوردستان و بەلجیکا دەتوانین ئەم دوو کولتورە لە یەک نزیک بکەینەوە بەهۆی ڕەنگەکان و نیگارکێشی لەلایەن ڕەحیمۆ
من زۆر خۆشحاڵم ئەو جۆرە پێشەنگایانە هەبێت و دیالۆگی نێوان کولتورەکان زیاتر بگونجێت. هەروەها ئەمڕۆ بەم بۆنەیەشەوە کۆنسرتێکی بچووکمان هەیە کە لەگەڵ پێشەنگاکەدایە و لەلایەن کەسێکی عراقیە. بە هەمان شێوەش لا ڕێگای میوزیک دەتوانین دوو کولتوری جیاواز لێک نزیک بکەینەوە. ناوشاری ڕێکخراوی سلێمانی کۆمەڵی ڕەنزەران چەمانێکی زۆر لەم شوێنە دامایە و لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا کتێبی من ئەحمەدم 224 بڵاو کرایەوە. کتێبەکە یادگاریەکانی پێشمەرگەیەکی زیندانی کراوە بە ناوی ئەحمەد کە لە کاتی حکمی بەعزدا گیراوە. ئەم کتێبە لەلایەن ڕێبوار حەمەد تۆفیق و شادمان محەممەدەوە کۆکراوەتەوە و نووسراوەتەوە. ئەمڕۆ سەرقاڵی بڵاوکردنەوەی پەرتووشی من ئەحمەدم 224 کە ئەمە کارێکی هاوبەشە من لەگەڵ مامۆستا ڕێبوار حەمەد تۆفیق ئەم کتێبەمان نووسیوە باس لە چیرۆکی مامۆستا ئەحمەدەکە مامۆستا ئەحمەد سناعە شەید مامۆستا ئەحمەد سناعە و ئەو هاوڕێیانەی کە شەید جەبار و ئاتای حاجی ئەحمەد و بەکری دارتاش و حەمەد ڕەحیم ئەم پێنج شەیدا لەگەڵ سی کەسی هەمان سی کەس بوون کە براون بۆ زیندانی ئەبوو غرێب لە کۆتایی ساڵی 90 کە بە جۆرێک پێنج کەسیان ئیدام کراون و مامۆستا ئەحمەد یەکێکە لەو کارکتەرانی کە شەهید بۆ لە سێدارە درراوە. ئەو کەسانی تریشی کە وەکو زیندان کراون و پاش فترێک لە زیندان ئازاد بوون ئێمە هاتوین ئەم کتێبەمان کۆ کردێتەوە وەکو سەرچاوەیەکی بەڵگەی بەڵام بە زمانێکی ئەدەبی یا بە زمانێکی ڕۆمان وەکو بە زمانێکی شعری. کاتێک مرۆڤ خاوەنی بەهرەیەک دەبێت و خۆشەویستی بۆ دروست دەبێت ئیتر کێشەکانی ژیان گرنگ نییە بەلایەوە و نایڕوخێنێت وەڵکو بۆ هوەرەکەی سوودی لێوەردەگرێت و ڕەنگ دەداتەوە. هونەرمەندی گۆرانی بێژ و میوزیکژەن گانینار 42 ساڵا میوزیک تێکەڵی خوێنی بووە. ئەو لە هەوڵی ئەوەدایە هەموو بەسەرهاتەکانی ژیانی بکاتە گۆرانی. ای دلبرا نازنین تülü من nekeloman Evin hestek bir roze carek bedemin güman Dilimin dayne erde bedebin solu piyan Disajı teminnetim bes carek vere Nave min ganinare Nave mini hunerici ganinare Nave mini aslici ganinare من نوی خانه گوهرد از سال 1962 جدایک بوم ال باجار وانی باکوری کردستان 42 سال منه از دنوا موزیک دمه و 12 برهمی من هنه 12 آلبوم میچیکرنه افسترانه که من حال سرکار دکن استرانه که من یه داوی میچکیریه نو استرانه بس جاره گوره البته معنی استرانه هنی که برفره افسترانه من جبو هواله که خوا چکیریه من کریه دیاری جبو خبات تیفور موزیکا کردی دناف جواکا نونتوی ده مخابن جی خانه گرتیه 30 سالین داویه مخابن بری موزیکا ما بویا دو تشت یک بویا سلوگان و دو
ما کاراکتری موزیکا خوا جی جینار خوا جی دودور خوا ما گرتیه لو ما جی ام موزیکی کو ام چه دکن ام نکارم ببیجن موزیکا کردیه موزیکا کردی ایدای کی مزنه کچە کوردێک توانیوێتی ڕکابەری هونەرمەندە لاوەکانی ئەڵمانیا بکات بە شێوازە هونەریەکەی کە تایبەت بە خۆی ناسراوە. جەمیلە شاهین خەڵاتی هونەری ئارز ڤێڤای بەدەستهێناوە. ئەم خەڵاتە لە ئەڵمانیا بەو لاوانە دەبەخشرێت کە خاوەنی ڕوانگەیەکی هونەری تایبەتن. جەمیلە خەڵکی باکووری کوردستانە و لە ئەڵمانیا لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی ماستەرە لە هونەرە جوانەکان. Hauptsächlich kreist sich meine Arbeit, die jetzt hier ist. Es ist eigentlich ein Film. من کار لەسەر فۆتۆ و ڤیدیۆ دەکەم. ئەو ڤیددیوانەی کە هیچ چیرۆکێکیان لە پشت نییە. دواتر بەهۆی تێکەڵکردنیان چیرۆکێک بەرهەم دەهێنم. ئەو ڤیددیوانەی لەو پێشەنگایە دەیبینن بەشێکن لەو کارە هونەریانەی من کارم لەسەر کردو. ئەو پێشەنگایە دەرەنجامی خەڵاتی ئارس ڤیڤا بووە کە بەدەستم هێناوە لە بەرامبەر کارە هونەریەکانم. ئەمە یەکەم وێزگەی پێشەنگاکەمە کە هەنگاوی دووەم لە شاری هامبۆرگ دەبێت و دواتری شارەکانی دیکە. خەڵاتی ڤیڤا ئارس خەڵاتێکی کولتوری هونەریە و لە ساڵی 1953 لە دوای جەنگی جیهانی دووەم دامەزراوە. ساڵانە 2 تا 3 هونەرمەندی گەنج بەدەستی دەهێنن. ئەو گەنجانە خەڵاتەکە وەردەگرن کە بە هونەرەکەیان کاریگەریان لەسەر کۆمەڵگادا دەنێن. 3 bis 6 Künstler, Künstlerinnen diesen Preis. لە دوا بڕگەدا خانمێکی نووسەر میوانی ئێمە دەبێت کە کتێبێکی بە زمانی ئەڵمانی بڵاو بووەتەوە. ئارین جەعفەر بە شێوەیەک دەنووسێت کە بیرۆکەکانی لەلایەن کورد و ئەڵمانەکانەوە سوودی لێ ببینرێت و لێ تێبگەن. ئارین ئاستەنگیەکانی ژیان ڕێگەی لێ ناگرێت و دەیەوێت لە ڕێگەی نووسینەکانیەوە ئازارەکانی گەل و شاری عەفرین بۆ خوێنەران بنووسێتەوە. برینەکە بە چەند هەفتەوە کتابی خۆ دەرخست و نۆڤێ کتابی سەر ئەڵمانی wer du bist و سەر کورمانجی یعنی تکی بوو و تکی بیە. کتاب هاتێ چێکردن شرکەتی یونایتد PC. من کتاب yazı کرێ سەر ئەڵمانی معنی هم اد ئەڵمانجی من فهم بکەن وهم طبعا اد كرمانجيش مفهم بكن. پر كتاب من خواندنا جيب خو سر ألماني بون و سر كرمانجو باعتبار لغات برا ايفر مازن بونه فتلينا سر انه ألماني بس دي خواستن زانه بن انه سر كوكي خو و سر Geschichte و سر Gittishti معنى فيتشتي انه مدخواست از كا كرمانج انه از هم كرمانجي كانوا بم يعني هم كرمانجي ايش ما نفهم بكن وهم ألمانجي ايش ما فهم بكن.
پر کتاب هاتینا یزمیش کردن سر به حربه هم یا بس جنازروک تنه یا جنازروک عربی تنه یا جنازروک کرمانجی تنه او آلمانی جی تنه متخواست اوه کتابه یزمیش که معنی انه هنک دن زانبن انه یک سوریه چه بیا و کرمانجا بس دیسا انه جرا پر مهمه الدولات خود شده به هم دولات خود لور آلمانیا هم دولات خود لور سوریه